لەسەر پرسی کێشەکانی کەرکووک بەردەوامی هەیە بە بەردەوامی لە کەرکووک کێشەی بەعرەبکردن هەیە وکو خۆیان باسییانەکەن باسی لێوە دەکەن جوتیارە کوردەکان بە هەمان شێوە کێشیان هەیە خزمەتگوزاری ڕەنگە بەپی پێویست نەبێت کە بە بەردەوامی ئەمە داوای هاوڵاتیانە لە نێو کەرکووکدا ئێستا کێشەیەکی دیکەش هاتوۆتە ئاراوە کە ئەویش تایبەتە بە کێشەیەکی گشتی لە سەرانسەری کەرکووکە ئەویش کەمی کارەبایە داوایان کردووە کە لە ڕێگەی پەرلەمانەوە ئەم کێشیان بۆ چارەسەر بکرێت و دیارە ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق بەدواداچوون بۆ کێشەکەیان دەکەن کێشەکەیان بردوتە نێو بەغدا وەکو لیژنەیەک دیارە ئەمانیش بەدواداچوون بۆم بابەت هوردەکاری زیاترین بابەتە لەگەڵ بەڕێز سەباح حەبیب کە بەڕێزیاندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقن لە فراکسیۆن یەکێتی ڕاستەخۆ لە بەغداوە میوانمان دەبێت گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم کاک سەباح سپاس بۆ ئامادەبوونت کێشەی کەمی کارەبا بۆچی تا ئێستا لە کەرکووک هەیە سڵاو سوپاش بۆ ئەوەیش هەڵبەتە کێشەی کەمی کارەبا لە هەموو عێراقەوە کەرکووکیش بەدەر نییە لەو کێشەیە بەڵام ئەوەی کەوا لە کەرکووک زیاتر ڕەچاو دەکرێت خەتێکی زۆر جیاوازێکی زۆرە لەگەڵ پارێزگارەکانی تری کەرکووکە بڕینی کارەبا زیاتر لە 12 سعات ڕۆژانە لە کەرکووکە ئەبڕێ بە شەرتێک حەسەی کەرکووک 1000 مێگاواتە لە کارەبا لە کەرکووک هیچ کاتێک لە 600 مێگاوات تێپەڕی نەکردووە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەکەوە مولدە زیاتر کاری پێ بکرێت و ئەمەش بێتە بارقورسیەک بۆ سەر دانیشتوانی شاری کەرکووک ئەمە مانگانە دووبار ئەبێتەوە هەرچەندە قەراری ئەنجومەنی وەزیران 159 لە 2022 بڕیارێکی دەرکردەوە بە گوێرەی بڕینی ساعاتی کارەبا مۆلدە ئەهلەکان گازیان پێ بدرێت بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەو قەرارە جێبەجێ نەبووە مانگانە مانگی بۆ هەر ئەمپێرێک 16 تاکو 20,000 دەردەچێت بەڕاستی ئەمە زۆر دانیشتوانی کەرکووک ناڕزایی تاویان هەیە بەرامبەر ئەمە و نیگەرانن لەمە بە پێچوانە لە پارێزگەکانی تری عێراق بینین نرخ مۆلیدە بەو شێوەیە نییە 3000 بۆ 4000 بۆ 5000 ئەمە بۆتە هۆی کێشە و گرفت بۆ ئێمە ئێمەش بۆچی ئەم جیاوازی زۆرە هەیە کاک سەباح بە جۆرە ئەوەی ئێمە گاز لە کەرکووک ئەو بڕە گازێکەوە بۆ مۆلدەکانی کەرکووک دانراوە ئەبێ لە 20 لیتر کەمتر نەبێت تاکو ئێستا 5 لیتر دانراوە بە جۆرەی بڕینی کاتی کارەباکە خاون مۆلدەکان گازیان پێ نادێن ناچارە بن لە دەرەوە ئەو گازاکردن کە لە دەرەوە ئەو گازیان کڕی مەجبورن سەرمانگ نرخی ئەمپێرەکە بەرز دەبێتەوە لەو کاتە ئەم جیاوازیە دروست دەبێت کێشەکە ئێمە گەڕێتەوە ئەمە دوای چەند جارێک سەردارمان کردەوە بۆ قایب و قامێتی کەرکووک لەگەڵ ئیدارەی پارێزگا بە وەکالەت کۆبوونێتەوە بۆی چارەسەرکردنی و کێشەیە ئێمە وامان بینی کە ئێستا ئەم کێشەیە تەنانەت هەم لە وەزارەتی کارەبا خەدر لە کەرکووکە هەم وەزارەتی نەوت کارەبا بە تەواوەتی ئیستحقاقاتی خۆی ناداتێکە کە شاری کەرکووک 1000 مێگاواتی بۆ دیاریکراوە ئاماژە پێکرد 600 بۆ 700 دادێ یعنی ڕۆژانە 12 سعات کارەبای لێ بڕێ لە خاوەن مۆلدەکانش ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران وەزارەتی نەوت دوای چەند جارێک ئێمە چ بە تاک و چ بە کۆ و وەکو پارێزگای کەرکووک و هەموو نوێنەرانی شاری کەرکووک ئێمە کۆبوونەوە سەردانمان کردووە بەڵێنمان پێدەنکەوە ئەو بڕە زیادکەن بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە بۆ ئێمە دوێنە لەگەڵ بەڕێز پارێزگاری کەرکووک بە وەکالەت کە هاتە پەرلەمان کۆنگرێکی ڕۆژنامەوانیانش ئەنجامدا و داوامان لە هەردوو وەزارەتی کارەبا و نەوتیش کرد کە ئەو بڕیارانەی ئەنجومەنی وەزیران جێبەجێ بکەن بۆی وەڵامی ئەوان چی بوو بۆ داوا بەدواداچوونەی ئێوە ئێمە چەند جارێک وەڵام داوامان کە دوێنە بەڕسمی سەردانی سەرۆک پەرلەمانیش باکە لە ڕێگایشەوە لەگەڵ سەرۆکوەزیرانە قسر کراوە کە چارەسەرێکی گونجاو آخر بڕیارمان باتێکەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و جێبەجێکردنی بڕیارەکە وەڵامی پارێزگاری کەرکووک بە وەکالەت لەگەڵ قایمقامێتی کەرکووکە وەڵامیان چییە بۆ ئەم کێشەیە و کەمی کارەبا لە پارێزگای کەرکووکدا بۆ چیە گەڕێتەوە کێشەکە وەڵامی ئەوان کێشەکە گەڕێنەوە ئەستۆی وەزارەتی کارەبا و وەزارەتی نەوت بۆی بڕیاری ئەنجومەنی وەزیران جێبەجێ ناکەن بڕیارەکە وازەها گەر بێتەوە ئەو کاتە بە جۆرەی سەعات بڕینی کارەبا و وەزارەتی نەوت تەجیز مۆلدەکان بکات بە سعری حکومی ئەو کاتە هیچ کێشەیە دروست نابێ هەر نرخی مۆلدە لە 34,000 بێ بەڵام ئەگەر بێت و بۆ هەر لیترێک بۆ هەر کەیفیەک پێویستی بە 20 لیتر هەیە بۆی ئەو نرخە دابەزێ بە جۆرەی بڕیارەکەش مەشمولە بە جۆرەی سعات بڕینی کارەبا ئەو گازە تەحویل کرێ بەڵام تا ئێستا تەحویلی ناکەن ئەو گازێکەوە حکوومەت دەیداتە خاوەن مۆلیدەکان تەنیا بەشی یەک هەفتەیە سێ هەفتەی تری سێ هەفتەکەی تر ئەوان لە مانجەکە ئەچن لە دەرەوە ئەو گازە ئەکرن بە نرخێکی گرانی کردن و ناچارش نرخی مۆلدەی پێبەرزەبێتەوە باش کاک سەباح لە نێو هەموو باسە لەو کرد کە نزیکی 12 سەعات کەمتر لەو کاتی کە پێویستە پێیان بدرێت کارەبایان پێدەدرێت ئەمە لە هەموو شارەکان لە هەموو قەزا و ناحیەکانی کەرکووک وەکو یەکام 12 سەعاتە
یاخود جیاوازی هەیە لە نێو ناحیەکان لە نێو قەزاکان لە نێو گوندەکانی کەرکووکە. خۆی تەنیا 12 ساعتە ئەو 12 ساعتش بەشەوێ وڵات جیاوازی شەبێت جاروبار جیاوازی شەوێ بەڵام بە شێوەیەکی عام لە کەرکووک قەدرێکە گەبێت و ئستحقاقی کەرکووک بە تەواوەتی بدرێت ئەو کاتە هەموو ناحیە قەزاکان وەک خۆی کارەبایان پێ ئەدرێ بەڵام بە بڕینی ئەو کارەبایە بە شێوەیەکی مستەمر لە کەرکووک ئەم کێشانە بۆ ئێمە دروستەکە زۆر جار هەیە ناحیەکان زیاتر ئەو زەرمەند دەبن و کارەبایان کەمتر پێگە. باشە ئێستا چۆن هەوڵ دەدرێت کام کێشەیە چارەسەر بکرێت عێراق لە وەزعێکی سیاسی خراپ و ناهەمواردایە هێشتا حکوومەت پێگنێنرا هێشتا موازنە بڕیاری لەسەر نەدرا و ئاراستی پەرلەمان نەکراوە کە پێویستە پێش ساڵی نوێ ئەم کێشانە چارەسەرکە ئەمی کەرکووکیش بەدەر لەم پرسی کارەبا کێشەی دیکەشیان هەیە بەڵام پرسی کارەبا چۆن چارەسەر دەکرێت لە نێو پەرلەمان لە نێو ئەنجومەی نوێنەرانی عێراقەوە. ئێمە وەک نوێنەرانی کەرکووک بە هەموو نەتەوەکانیشەوە داکۆکی لەسەرەوەی ئەو کتابمان تەحویل ئەنجومەنی وەزیران کردووە بەڕاستی ئەگەر جێبەجێ نەکرێت داهاتوو ئاڵوێسی ترمانە بێ ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی خۆی ڕێز لە بڕیارەکەی خۆی بگرێت کە 159 لە 2022 دەرچێت جێبەجێیکە و ئیعازباتەوە وەزارەتی نەوتکەوە ئەو حەسە گازە بدات و هەروای ئازباتە وەزارەتی کارەبا ئستحقاقی کارەبای هەموو عێراق لە دبس و لە کەرکووکەوە دێت یعنی ئێمە لەوەی شاخەدرمان لێکرێت ینی بەڕاستی کارەبای عێراق زۆربەی لە دبسەوە لە حەتەی دبسەوە تەجوید بەغا و ناوچەکانی خوار و ناوڕاستی عێراق کرێت بۆ لێرە داواکارین دووبارە لە وەزارەتی کارەبا کە پێداچوونەوە بە حسەی کەرکووک ئستحقاقی خۆمان ماتی هەروەها لە وەزارەتی نەوتیش داواکارین برارەکەی ئەنجومەنی وەزیران جێبەجێ بکات و شتێکی بەسیتە ئەمە شتێکی قورس نییە بۆ ئەم کاتەکەەوە نە لەسەر حکوومەت نە لەسەر ئەنجومەنی وەزیران جێبەجێ بکەن تەنیا بۆ بشێ و من ئێمە وای خوێنەوە بەڕاستی ئەگە جێبەجێ نەکرێ کێشێکی زۆر لە کەرکووک دروست دەبێت و ئێمە شۆک نوێنەرانی کورد بە هەموو نەتەوەکانەوە بە پارێزگای شۆکە بۆ خۆی دوێنە لەو کۆنگرە ڕۆژنامەوانی لەگەڵ ئێمە بووە بڕیارمان داوە هەڵوێستی ترمان لەو بێدەنگ نابین لەسەر ئەم کێشەیە چونکە ئەمە کێشەیەکی گرنگە باش ینی باری ئابووری شاری کەرکووک نانی هەموو مانگێتەوە بۆ یەک ئەمپێرێکی مۆلدە 17 تا 20,000 دینار لە دانیشتوان و هاوڵاتیانی شاری کەرکووک وەربگیرێت. باشە کاک سەباح ئامادەبوونی جنابەت بە دەرفە دۆرەگرم بۆی باسی کێشەکانی دیکەی پارێزگای کەرکووک بکەین بۆ نمونە لە نێو کەرکووکدا من خۆم هاتوومەتە نێو پارێزگای کەرکووک سەردانی ئەو شوێنەم کردووە خۆڵوخاشاکێکی زۆر لە ماوەکانی ڕابردوودا لە نێو پارێزگای کەرکووکدا کۆبوو بۆ خزمەتگوزاری تێیدا کەمە ئەم کێشانی کەرکووک چۆن چارەسەر دەکرێت و چۆن هەنگاوی بۆ نراوە کە هێندە ئەو شارە بێناز نەبێت. ئێمە بۆ خۆ دەبین لە ماوەکانی ڕابردوودا سەردانی زۆر ناوچەکانی کەرکووکمان کرد تەواو لە بواری خزمەتگوزاریە کەمێک دوا کەوتون بەڵام لە ئێستا ئەوەی پێم وایە ئێستا خزمەتگوزارەکان لە بوار گەڕکا کوردنشینەکان زیاتر کە ئێمە سەردانمان کردووە ئەو نوقسانیان هەبوو دوایەوە لەگەڵ شارەوانی کەرکووکە وەک فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستانیش داخل بوونە لەگەڵیانە ئێستا پێم وایە خزمەتگوزارەکان بەرەو چارەسەرەوە بەرەو باشترەوە لە جاران ئێستا بودجەیەکەیە بۆ خەرجکردی بۆ چارەسەرکردنی خزمەتگوزارانە پێم وایە ئێستا ئەم خۆناغی ئێستا وەک لە ڕابردووەک جەنابدوینە باشترەوە ئێمە سەردان هەموو گەڕەکانمان کردو وردە خستومانتە بەرنامەوە لەگەڵ ئیدارەی پارێزگاکەش ئیشمان کردو لەسەرەوەکەوە ئەوەی پێمان کرێ خزمەتگوزاری زیاتر بە جۆری ئەو بودجەیەکە دانراوە خزمەت ناوچە کوردنشینەکان و هەموو ناوچەکانی کەرکووکیش بێت بە تایبەتی ناوچە کوردنشینەکان. باش کاک سەباح دێمە سەرپرسی جوتیارانی کورد و گوندنشینەکان بە تایبەتی ئەوانەی ئەو ناوچانی کە ئێستا جۆرێک خۆیان باسییان لێوە کردو چەند جارێک کە جۆرێک لە تعریبکردن لە گوندە کوردنشینەکان سەری هەڵداوەتەوە بە دوواداچوونتان بۆ ئەم کێشەیە کردووە لە نوێترین بە دوواداچوونەکاندا کێشەکان ئیسە بەکوێ گەشتووە؟ وڵی کێشەی جوتیاران کێشێکی بەردەوامە ئێستا من ئمڕۆ تەلەفۆنێکم بۆ کرا کێشە دووبارە لە سەرگەڕان کێشەیەک ڕوویداوەتەوە هێزە عسکەرەکان خانی خەڵکەکان دەن هەنێ عەرەب لەو سنوورن ئەچنەوە سەر سنوورەکە بەڕاستی ئێمە لەگەڵ پارێزگاری بۆ کارەدا لەگەڵ هێزە عسکەرەکانە لە 2 هەفتەی ڕابردووە ئێمە سەردانی وەزیری کشتتوکاڵمان کرد لێرە لە بەغدا بۆ ئەو مەبەستا هەموو نوێنەرانی کورد بە نەتەوەکانی تریشەوە واژوومان لەسەر نووسراوێکە کە ئارەستەی وەزیری کشتتوکاڵمان کرد بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە وەفدێکیان تەشکیل کرد لە هەفتەی ڕابردەوەی من زانیم وەفدەکات و کەرکووک بۆ چارەسەرکردی ئەو کێشانە بەڕاستی ئەو کێشانە هە بەردەوامە لە پشتەوە شەیەک دەستێک لە پشتەوەیەکە پاڵیان پێوە دەنێ بۆ دروستکردنی ئەو کێشانە من هیوادارم ئەم کێشانە لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵەوە بە زووترین کات لایەنە پەیوەندیدارەکان پارێزگای کەرکووک ئەو کێشەیە نەمێن ئەو کێشە تعریبێکی ترە بۆ ناوچەکە بەڕاستی ڕۆژانە ئێستا ئەمە وەکو
چارەسەرەکرێ بەڵام چارەسەرێکی بنبڕ نییە کاتیە ینی وەکو چارەسەرێکی کاتیە مانگێک و مانگێتر کێشێتر لە سنوورەتر سەر دەداتەوە بۆیە من داواکارم لە ئەنجومەنی وەزیران لایەنە پەیوەنددارەکان ئێمە نووسراومان داوە هەموو داتاکانمان بەوا داوەکەوە ئەمە ئەو زەویزارە ئیستحقاقی خەڵکی ناوچەکە خۆیەتی بە حەقیقەت بە تاپۆ بە هەموو شتێک ئەو جوتیارە کوردانەیە لەو سنوورانە ئێستا دەستێکەیە پاڵ بە عەرەبەکانەوە کات خۆی لە کاتی تعریبا لێو بوونەوە دێنەوە داوای زەویەکانیان دەکەن بۆیە من هیوادارم چه ئیدارەی کەرکووک و چه هەموو لایەنە کوردیەکان هەمووان یەک بگریت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و ئەو کێشانش لە زمانی مادەی 140 ئەبێ هەنگاوی دەستوری بۆ بنرێ و جێبەجێ بکرێت. باشە کاک سەباح زیاتر چ ناوچەیەکی گرتوتەوە ئەم کێشەی بە عەرەبکردنە و هەندەی بە دوواداچوون کرابێت بەنزیکی چەند گوند چۆڵ کراون چونکە ئاگدارین کە بەشێک لە گوندەکان جوتیاران ناچار بوون بۆی ئەم کێشانەوە زۆر جار هێز دەبرێتە شوێنەکان یان نێو گوندەکان و زەویزارەکانیان چەندیان چۆڵ کراون. زیاتری ئەمە ناوچەکانی دبس و سەرگەڕان و داخۆق و لەیلان دەگرێتەوە بەڵام ئەوەی من بزانم گوند چۆڵ نەکراوە گوند بە کەمی چۆڵ کراوە ئەویش بە چەند هۆکارێک لەو گوندانەی زیاتر سەبەبی ئەوەیە کە کاری تیرۆریستی تیاکراوە بەسەر ئیرهابی تیا بۆ ئەو گوندانە زیاتر چۆڵکراون بەڵام گوندەکان ئەوەن بەڵام ئەوە هێزە سەربازیەکان بەردەوام من بن وەک ئاماژەم پێکرد فترە نافەترا بەهۆی بە عەرەبکردنەوە نەبووە کە چۆڵ کراون بە عەرەبکردنەکە چیە کە دێتە دیای جوتیارەکان هینەکە بەڵام تا ئێستا جوتیارەکان خۆڕاگرن چۆڵیان نەکردووە و ڕاپەرچی هەمووینێکیان داوەتەوە بەرامبەریان ئێمە شوەک نوێنەران هەمیشە لەگەڵیانە بوونە متابعی شەکانمان کردووە بە گوێرەی یاسایش شکاتمان کردو ئێمەش لە ڕێگەی یاساوە شکاتمان لەوانەی کردەوەکەوە دەستدرێژیەکەن و دێنەگیان جوتیارە کوردەکان لەو سنوورانە. باش. کاک سەباح زۆر جار جوتیاران باسییان لەوە دەکرد کە تەنانەت هێز دەبرێتەوە ناوچانە ینی ئێوە وەکو ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق چۆن بەدواداچوون بۆم کێشەیەتان کردووە هێشتا ئەم پرسە ماوە کە هێز ببرێتە ناوچەکان بە زەبری هێز گوندەکان کێشیان بۆ دروست بکرێ زەویزارەکانیان چۆڵ بکەن. بەڵێ چەند جارێک لە سنووری دبس و سەرگەڕان هێز بڕۆشتووە بەڵام ئێمەش گوندەرانی کورد و وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان داخل مەوزوعەکە بوویدەوە و سەردانی لایەنە سەربازیەکان ماوەکە و کێشەکانمان چارەسەر وەک ئاباژەم پێکرد چارەسەر کێشەکان کراوە بەڵام کێشەکان وەختیە هەر فترەیەک جارێک کێشێتر سەرڵدار و چ لەلایەن ئیدارەی پارێزگاوە بێت چ لەلایەن ئەو هێزە سەربازیانەوە بێت کە لە سنوورەکانە هەن. باش کاک سەباح لەسەر پرسی پاژماوەکانی داعش شانە نووسۆکانی داعش ئێستا ڕۆژی دەزانین لە چەند ڕۆژی و چەند ماوەیەکە یاخود چەند مانگێکە کێوماڵکردنێکی پێشمەرگ بە هاوکاری سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە کراوە بۆ چەند ناوچەیەک لە کەرکووکدا بۆ نێشتنی پاژماوە شانە نووسۆکانی داعش. دەمەوێت بزانم ئێستا ڕۆژی کەرکووک لە ڕووی ئەمنیە و لە ڕووی بوونی شانە نووسۆکانی داعشەوە چۆنە؟ ئێستا حالیان دۆخی کەرکووک باشە بەڵام ئەو شوێنەکە فراغ ئەمنیتیایە ئێمە داواکارین دایم هێزی پێشمەرگەی تیابێ لەبەر ئەوەی خۆیان زانن لە ڕابردووشە تەنیا هێزی پێشمەرگە ئەو سوودانەیە پارێزکەوە فراغی ئەمنیتیایە بە چۆڵکردنی ئەو شوێنانەکەەوە هێزی پێشمەرگەی تیانە بێ ئەو کردەوە تیرروسانە ئەسەرڵداتەوە وجودیان لەوێ ئەبێ ئێمە چەند جارێکی داوامان کردووەکەوە بە ڕسمی چ لە بەغداوە چ لەگەڵ وەزارەتی دیفاعی عێراقیە و چ لەگەڵ وەزارەتی پێشمەرگەکەوە وجودی پێشمەرگە زەرۆ بگەڕێتەوە بۆ ئەو شوێنانە بۆ ئەو فراغ ئەمنیانە هێزی پێشمەرگە پڕی کاتەوە لە ڕابردووە بینیمان کە کەرکووک و چێ ئەی پاراست ئەو فراغ ئەمنیانە لەو سنوورانە هەمووی پێشمەرگە هێزی پێشمەرگە ئەی پاراست و بۆ کردەوە تیرۆریستەکانی تیا ئەنجام دادێت بە چۆڵبوونی فراغبوونی ئەو ناوچانەکەەوە هێزی پێشمەرگەی لێ نەبێت ئەو تیرۆریستان ئەتوانن ئیستیقلالی ئەوە بکە ئەو فراغە بکەن و کاری تیا ئەنجام بدەن. وەکو سەرەتا ئێستا داعش مەترسین بۆ کەرکووک؟ ئەو مەترسینیە بەڵام لەگەڵێکە هەر فترەی جارێک کارێک دەکەن بەڵام ئەو مەترسێنیە لەسەر کەرکووک ئێستا بڵێن مەترسێکی گەورەیە بەڵام لە داهاتوودا ئەگە ئەو فراغە بەو شوێنە بێتە وان ئیستیقلالی ئەو فراغاکەن بۆی زیاتر کار بێتە مۆڵگەیە بۆ خەیان و کاری ترۆریستی تیا ئەنجام بدەن. باشە نەمانی یاخود پێگنهێنانی حکومەت و کێشە سیاسیانی ئێستا لە عێراقدا هەیە هیچ جۆرێک لە فراغی ئەمنی دروست کردووە لە ناو عێراق و لە نێو کەرکووک بە دیاریکراوی گەرباسی لێوە بکەین بوو بێتە دەرفەتێک؟ بەڵێ بە تایبەتی ئەم دواکەوتنی تشکیلی حکوومەت لە زۆر بواردا نەکرد بواری لە هەموو بوارەکاندا کاری کردو سەر عێراق و سار هەموو شارەکان و هەموو ناوچەکانی عێراق ئێمە هیوادارین کە زیاتر لەم ڕەمژانە گفتوگۆی چڕ هەیە بۆی چڕپڕ هەیە بۆی بتوانین
جاترکەوە حکوومەت تشکیل بێ و سەر کۆمار هەڵبژێرێت و بتوانین بە زووترین کاتە تەزدیقی موازنە بکەین بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکانە بێ بە تشکیلکردنی حکوومەت زۆر کێشە هەیە تا ئێستا بە ئاسنگی ماوەتەوە ئەو کاتە چارەسەرە بێت. باشە پێتان وایە کە بەم نزیکانە حکوومەت پێک بهێنرێ؟ بەڵێ پێمان وایە بەم نزیکانە ئینشاءڵڵا حکوومەت پێکەێنرێت. بەڵێ باشە بەڕێز سەباح حەبیب کە بەڕێزی ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق بوون لە فراکسیۆنی یەکێتی ڕاخستەوخۆ لە بەغداد و میوان مام سپاس ئامادە بوونیت.